ڕۆژانە 100,000 بەرمیل نەوتی عێراق بە بۆڕی نەوتێریمی کوردستان دەگوازرێتەوە. تێچووی گواستنەوەکەشی بۆ هەر بەرمیلێک 5 بۆ 7 دۆلارە لەسەر ئەرکی حکوومەت یاریمی کوردستانە و وەک ڕێگە خۆشکنێک بۆ ڕێکەوتنی یاریمی کوردستان پارەی ئەو کۆمپانیایە وەرناگرێت. پسپۆڕێکی بوارینە و دەڵێت ئەم گواستنەوەیش لە ڕێگەی دوو کۆمپانیاوە دەکرێت. وێزگەکانی پمپ لە ڕێگای ئەو بۆریە کە پتر لە نزیکە 1000 کیلومترە و پاراستنی ئەو بۆریە و لەگەڵ سیانەکردن و هەروە تێچووی خەزنکردنی نەوت لە عەمبارەکان لە بەندەری زیان. بۆیە نێوان 5 تا 7 دۆلار بۆ هەر بەرمیلێک کولفەکەیەتی. ئەو لانەی کە نەوتەکەی وەرگری ئەبێ کولفەکانیشی لەسەر ئاستۆی خۆی بگرێتەوە وەک بارەی دەرهێنان واتە دەستحەقی کۆمپانیاکان و پارەی گواستنەوەیە. خۆشبەختانە لە ڕەشنووسی یاسای بودجەی 2021 عێراق کە ئێستا بەردەم پەرلەمانی عێراقا لە بەرگە 11 بە ڕوونی ئاماژە دەکا کە پارەی گواستنەوەی 350,000 بەرمیل نەوت ڕۆژانە لەسەر ئەستۆی حکوومەتی فدراڵ دەبێت. 250,000یان یاریمی کوردستانە و 100,000 نەوتی کەرکووکە. تێچووی گواستنەوەی 100,000 بەرمیل نەوتی عێراق بە بۆڕی نەوتێریمی کوردستان بارگرانی لەسەر هەرێمی کوردستان دروست دەکات. بە جۆرێک دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان تێچووەکەی بدات. پسپۆڕێکی ئابووری لەو بڕوایەدایە هەولێر دەتوانێت داوای کری گواستنەوەکە بکات و لە حاڵەتی نەگەشتنە ڕێکەوتنیش دەتوانێت گواستنەوەکە قەدەغا بکات. ئێمە دەزانین کری نادات حکوومەتی هەرێم بەس لەو حاڵەتە ئەگەر نەگەیشتنە ڕێکەوتن ئەو کات دەتوانێتن داوای مافەکانی خۆی بکات لە ڕێی وەکو وەرگرتنی کرێ ئەوە یاخود قەدەغەکردن ئەو کات بەجێرەی دەستور مافی خۆیەتی وەکو هەرێمی کوردستان ئەو کات ئەو زیانەی دەبێتن کە دەبێتن پابند بیتن بەجێرەی دەستور لە ڕۆی پێدانی ئەو مافانەی کە هەرێم هەیتی کە لە دەستوری عێراقی نووسراوەتەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوەنیدا ڕایگەیاند هەناردەی نەوت لە هەرێم تاوەکو بەندەری جیهان هەمووی لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمە بەو 100,000 بەرمیلەی حکوومەتی عێراقیش کە بە ڕێگەی بۆ ڕێنەوتیەکاندا دەینێرێت. بەغدا تا ئێستا هیچ پارەی گواستنەوەی ئەو نەوتەی نەداوە و هەمووی کەوتۆتە سەر هەرێمی کوردستان. ئەمەش بەشێکی ترە لە بابەتی گفتوگۆکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کە بەرپرسیارەتی گواستنەوەی نەوتی نەک هەرێم هی ئەوەی خۆیشی نەکردووە. وەشمان سادق کوردستان 24 هەولێر.